سڵاو هاوڕێ بەخێربێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازە. لە ڤیدیۆیە باسی یەکشتی کۆمیدیتان بۆ بکەم جارێ. بیرتانە پێشەوەی لیۆناردۆ دیکاپریۆ خەڵاتی ئۆسکار بباتەوە هەرچی فەیسبوک و ئینتەرنێت و هەموو میمزی لەسەر لیۆناردۆ دیکاپریۆیان دەکرد کە لە بەروەی قەت ئۆسکار وەرناگرێت. تەبعاً ئەو کابرایە تقریباً هەموو شتێکی کرد بەس بۆی خەڵاتی ئۆسکار بباتەوە. ئەخیرەن بردیەوە لە فیلمی ڕڤینەنت بەس پێشەوەی بیباتەوە تەبعاً بە قۆترین میم ئەتا ئێستا بینی بم لەسەر لیۆناردۆ دیکاپریۆ. ئەو میمە بوو دەیانوت ئەگەر لیۆناردۆ دیکاپریۆ هەر ئۆسکار وەرنەگرێ و بمرێتن هەر ئۆسکار وەرنەگرێتن، دوای ئەوە کە مرد ژیانی فیلمێک دروستکەن لەسەر ژیانی لیۆناردۆ دیکاپریۆ کە چەند هەوڵیدا ئۆسکار وەرگری و وەریش نەگرێ. ئەو کات ئەو فیلمە زۆرترین خەڵاتی ئۆسکار بباتەوە و کارکتەرە سەرەکیەکە ئەویش خەڵاتی باشترین ئاکتەر بباتەوە. بەخێربێن بۆ ڤیدیۆی تازە. ئەو لە ڤیدیۆی باسی ژیانی لیۆناردۆ دیکاپریۆتان بۆ دەکەم. تەبعاً لیۆناردۆ دیکاپریۆ لە ساڵی 1974 لە ویلایەتی لۆس ئانجلس لۆس ئانجلس شارێکە سەر بە کالیفۆرنیا، لە ویلایەتی لۆس ئانجلس لەدایک دەبێت لە دایک و باوکێک کە باوکەکە نیوە ئیتاڵیە و نیوە ئەڵمانیە. تەبعاً باوکی پرۆدیوسەرە و بەرهەمهێنەرە و ڕەسامە و زائیدەنیش قسە و شتیوا چیرۆک و شتیوا دەدووسێتەوە ئی منداڵن و لە هەمان کاتیشە دایکی هەر لەو مەجالە ئیش دەکە. تەبعاً لیۆناردۆ دیکاپریۆ لەوانەیە زۆر بەمان بیستمان لەبەرچی ناوی لیۆناردۆیە. دایک و باوکی هەردووکیان لە ئیتاڵیانە لە مەتحەفێکی لیۆناردۆ داڤینشی تماشای لەوحەکانی لیۆناردۆ داڤینشی دەکەن. یەکەمین جوولەی لیۆناردۆ دیکاپریۆ لە ناوسکی دایکی کە دایکی ئەستی پێ بکاتن، ئەو کاتەیە کە تەماشای لەوحەکی لیۆناردۆ داڤینشی دەکات لەسەر ئەوەوە کە ناوی لێدەنێ لیۆناردۆ داڤینشی. تەبعاً ژیانیان ئەتا ئێستا ئەتا بۆ بیدایەتێتە ئەوە خۆش بۆ دوای ساڵێک لە ئەوەی کە لیۆناردۆ لەدایک دەبێت لێک جیادە بنەوە و لیۆناردۆ لەگەڵ دایکی دەچێتە ئەڵمانیا، لە ئەڵمانیا دەژی لەگەڵ عائیلەی داپیری. لەبەر ئەوە زۆربەی گەنجی لەوێ ژیە تا دەگاتەوە ئەمریکا و دەست بە تەمسیل و شتیوا دەکات. بۆیە لیۆناردۆ دیکاپریۆ چەند ئینگلیزیەکەی باشە ئەوەندەش ئەڵمانیەکەی باشە، بە هەردوو زمان وەکو یەک قسە دەکات. دوای ئەوە چەند داخلی چەند ئەعلاناتێک و چەند ڕێکلام و شتێکی وا دەبی لەبەرەوەی کوڕێکی قۆز و کەشخە بووە، زۆر دەوری هەبووە، ڕۆڵێکی سەرەکیە بوو بۆی زۆرترین بگاتە زۆرترین شوێن. یەک لە فیلمە بیداییەکانی کە دەری دێنی بۆی سلایفەل لەگەڵ ڕۆبەرت دینیرۆ. دوای ئەوە لەو فیلمە کارکتەرێکی زۆر جوانە تەرشیح دەکرێت بۆ فیلمی وات ئیتینگ گیلبەرت گرێید. ئەو فیلمە کە لەگەڵ جۆنی دێپ باسی ژیانی برای جۆنی دێپ دەکات کە تۆزێک کێشەی دەرونی و شتیوا هەیە. تەبعاً ئەو فیلمێکی زۆر شازە، ئەوی نەبینیوە بە زووترین کات سەریکە. لیۆناردۆ دیکاپریۆ ئاکتینگی و تەمسیلیە تەحەدێکی زۆر شاز و جیاواز جوانە لەوێندەریش یەکەمین پاڵێور هەردووی بۆ خەڵاتی ئۆسکار و زائیدەن لەوێندەریش نایباتەوە. دوای ئەوە بەرەبەرە لە ساڵی 1996 فیلمی ڕۆمیۆ جولیێت دەردێنی. تەبعاً لەبەر فیلمەکە چیرۆکێکە خۆشەویستی ڕۆمیۆ جولیێت و لەبەر کەشخەی و قۆزی و ئەوەندەی تر لیۆناردۆ دیکاپریۆ بەناوبانگتر دەبێت. دوای ئەوەندەی پێناچی ساڵێکەوە تایتانیک دەردێنی کە پێویست ناکە بڵێم تایتانیک کە یەکەم فیلم بوو کە گەیشتە $2 ملیار و زیاتر لە سینەما ئیشی کرد. تەبعاً دوای تایتانیک ئەو کابرایان نۆعێک بەناوبانگ دەبێت. حتا لە یوتیوب زۆر مقابلە و شتی هەیە دەڵێ پێش تایتانیک شتێک دوای تایتانیک شتێک دەڵێ دوای تایتانیک دەموچای من تقریباً لە هەموو شوێنێکە بوو. دوای ئەوە دوای تایتانیک هەڵەسێ بە دەرهێنانی ڕۆڵی لویسی چوارم ئەوەی فەڕەنسا لە فیلمی The Man in the Iron Mask. دوای ئەوە یەکێک لە فیلمە هەرە بەناوبانگە شازەکانی ئەویش فیلمی Catch Me If You Can لەگەڵ ستیڤن سپیلبەرگ. تەبعاً ئەو فیلمە لەگەڵ تۆم هانکسیش بە دەرهێنانی ستیڤن سپیلبەرگ لەگەڵ تۆم هانکس ئەو باسی فرانک ئابیگێڵ دەکا کە یەکێکە چیرۆکێکە ڕاستەقینە یەکێکە لە فێڵبازەکانی سەدەی پێشوو کە هەموو ئەمریکای لە زەواخناوە لە هەموو مەجالێکدا فێڵ و شتیوا دەکات. دوای ئەوە فیلمی ئەوە دەردەکاتن گانگز ئۆف دە نیویۆرک لەوێندەریش ڕۆڵەکەی زۆر ئەتا بڵێ جوانە. دوای ئەوە فیلم لەگەڵ مارتن سکورسیزی دە ئەڤیێتەریش لەوێندەریش مرشح دەبی بۆ دومین ئۆسکاری کە العادە
هەر نایباتن. دوای ئەوە مەجموعە فیلمێک دەردەکاتن و دەگەێنە ساڵی 2006 تەمان لە 2006 و زایدەن 2010 ئەو دوو ساڵە زۆر بەنسبەت من زۆر تایبەتە لەوانەیە بەنسبەت لیۆناردۆ زۆر تایبەت بێ. تەمان لەم دوو ساڵە لە هەر ساڵەکی لەم دوو فیلمی دەرکردوم. لە 2006 فیلمی بڵێ دایمۆند شتێکی ئەتا بڵێ خۆش و مەساتە لەوێن دەریش مڕەشەح دەبێت بۆ ئۆسکار هەوەری ناگرێ لەگەڵ فیلمی دیپارتد دووبارە لەگەڵ مارتن سکۆرسیزی و زایدەن لە 2010 دوو فیلمی زۆر شاستر دەرێنی ئینسپشن لەگەڵ نۆڵان زایدەن شەتر ئایلەند دیسان لەگەڵ مارتن سکۆرسیزی. طبعاً هەز دەکەم کمیستیرێک و کیمیاکی عەجایبیان هەیە دووە مارتن سکۆرسیزی و لیۆناردۆ دیکاپریۆ. دوای ئەوە 2015 16 The Wolf of Wall Street دەرێنی هەر لەگەڵ سکۆرسیزی کە باسی ژیانی جێمس بلفۆرد دەکات ئەو فیلمبازەکەی وۆڵ ستریت ئەوەی بۆرسە و سەهمەکانی ئەمریکا و دوای ئەویش فیلمی ڕڤینەن دەردەکات کە لەوێندەر و ئەخیرەن لەو فیلمە ناخۆش و وشک و ینی بەجددی کە ئابێ ئەو فیلمم لە سینەما دیت نازانم چۆن تاوام کرد لەوێندەر ئۆسکار وەردەگرێتن لەبەر ئەوەی ینی هیچ نەمانەکە ینی لەو فیلمە ینی ڕێک بە ئۆسکاری گۆ ئەگەر ئۆسکارم دەدەنێ لەوانەیە ینی ئەوها بە هەست وا پێگوتم ئۆسکارم دەدەنێ ئەکادمی دەتەقێنمەوە ینی تەمسیلی کرد ینی چۆ ناو دەورەکە و زایدەن چۆ ناو پیستی ئەسپی لە سەرمای چکە دەڵام فیلمەکە زۆربەی لە کەنەدا و لە ئایسلەنداوانە تەسویر کراوە شوێنەکان زۆر ساردە چوو ئەوەشی کرد ینی دوای ئەوە بە هەموو نەوەک مستحق بۆ ئۆسکار وەرگری هەر نەک لە بەرەو فیلمەوە لە ئەو فیلمە بەنسبەت من لە فیلمە هەرە ناخۆشەکانیەتی لە بەرەوەی زۆر وشک و ئیسعاز و بۆرینگە فیلمی زۆر باشتری هەیە مستحق بوو کە ئۆسکار وەرگری شایانی ئەوی ئۆسکار وەرگری بەس لەو فیلمە هیچ ینی وەک ئەوەی کە لەسەر خۆی ئیشی کرد و خۆی هیلا کرد بۆ ئەوەی بە هەموو نەوەک شایانی خەڵاتەکە بی ینی ڕێز بۆ ئەوە دەگرم بەس فیلمەکە بەڕای من فیلمی زۆر خۆشتری هەبوو کە دەبا ئۆسکاری وەرگربا لێ یویان ئۆسکاریان دابایە. دوای ئەوە ئاخر فیلمی Once Upon a Time in Hollywood لەگەڵ کوینتین تەرەنتینۆ و براد پیتی ئەویش لە فیلمێکی زۆر جیاواز و خۆشە تەڵام فیلمەکە زۆر درامایە من لە سینەما بینیم ئەو کات کە بینیم زۆربەی خەڵک بەدڵی نەبوو دەیانوت فیلمێکی زۆر ینی خاو ئەوەیە تەمام فیلمەکە لە منزور و ڤیژنی کوینتین تەرەنتینۆ باسی تۆزێک ڕووداوی هەفتایەکان دەکات کە لە هۆلیوود ڕوویدا ئەو هیپیانە چۆن هجوم دەکەنە سەر ماڵی یەک دوو ئاکتەر چۆن بە وەحشیانە دەیانکوژن ئەو تۆزێک کوینتین تەرەنتینۆ شێوازی جیاوازی هەیە بۆ باسکردنی چیرۆکەکان کە ئەو بۆ نوعادەی بینی. طبعاً یەک شت هەیە لەسەر لیۆناردۆ دیکاپریۆ پێتان بڵێم لیۆناردۆ دیکاپریۆ ڕاستە قۆزیەکە و شتەکەی زۆر ڕۆڵێکی سەرەکیە بۆ لەبەرەوەی زۆر بێتە پێش و زۆر تەرشیح بکرێت زۆر ناوی بانگ بکرێت لە هۆلیوود بۆ فیلمی تازە بەس کەسمان ئینکاری لەوەی ناتوانین بکەین کە ئەو کابرایە بە تەواوەتی ئیش لەسەر خۆی کردیە لە یەکەمی فیلمەوە تا ئێستا ینی ڕۆژ بە ڕۆژ فیلمەکانی بەرەو ڕتمێکی بەرەو باشتر و بەرزتر دەچی و زایدەن تقریبەن لەگە زۆربەی دەرهێنەرە بەناوبانگەکانی هۆلیوود ئیشی کردووە ئیتر ینی تقریبەن وابزانم بەس دەرهێنەری مفەزەلی من ماوە ئیش لەگە بکاویست دەیڤید فینچەرە بەس دەیڤید خەتای ئەو نییە خەتای دەیڤید فینچەر لەبەرەوەی ئەو زۆر ئیشەکەی بەجددی وەرنەگرتیە وەک دەرهێنان زۆر فیلمیشی کەمە بەس کە فیلم دەرەکا وەک دەرهێنان شتێکی جیاوازە بۆیە لیۆناردۆ بە هەموو ئەو قادرمانە بەسەرکەوتووە بەجددی ئیش لەسەر خۆی کردووە ڕۆڵەکانی زۆر جیاوازن لێک نزیک نینە و زایدەن تەچ و دەستکاریەکی خاصی خۆی هەیە